ئەو زەویەی مرۆڤ لەسەری دەژی ژینگەکەی هێندە پیسکراوە تا ئەو ڕادەیەی گۆڕانکاری بەسەر کەش و هەوا و شێوازی ژیاندا هێناوە بە تایبەت مەترسیەکانی سەرچینی ئۆزۆن ئەو چینەی بەرگری لە زەوی دەکات لە زیانەکانی گاز و مادە زیان بەخشەکان و تیشکی سەر و بنەوشەیی کە بە یوڤی ناسراوە خەریکە ژیانی مرۆڤاتی دەخاتە بەردەم مەترسیەکی گەورەوە لە هەرێمی کوردستان و عێراق ڕێکخراوە ژینگەیی و حکومیەکان کەوتونەتە خۆ بۆ ڕێگری لە کاریگەریەکانی مادە زیان بەخشەکان کە لە سنوورەکانەوە هاوردە دەکرێن بە تایبەت ئەو گازانەی بۆ ئۆتۆمبیل بەکاردەهێنرێت. پاراستنی چینی ئۆزۆن یعنی پاراستنی مرۆڤ یعنی پاراستنی ژینگەی مرۆڤ چونکە ئەگەر چینی ئۆزۆن خوا نەخواستەکە بەرەو کەمبوونەوەیان ناوچوون بچێ ئەو تیشکانەی کەوا تیشکی سەر و وەنەوشەی بە تایبەتی UVB کە بگاتە سەر گوێی زەوی کاریگەری ئەمێ لەسەر ژیانی مرۆڤ و لەسەر ژیانی زیندەوەرانی تر لە ئاژەڵ و باڵندە و ڕۆک سەبارەت بە مرۆڤ ئەبێتە هۆی خوا نەخواستە شوێربوونی چاوتەنانەت ئەبێتە هۆی شێرپەنجەی پێست ئەبێتە هۆی بەرگری کەمکردنەوەی لەش بۆ نەخۆشی. زۆربوونی چالاکیەکانی مرۆڤ و بەکارهێنانی سوتەمەنی مەوادی پلاستیکی سەرباری پاشماوە و دەرهاویشتە زیانبەخشەکانی کارخانەکان زیانی زۆریان بەرچینی ئۆزۆن گەیاندووە بەپێی ئامارەکانیش لە تەواوی جیهاندا نزیکەی 600 ملیۆن ئۆتۆمبیل هەن کە دەرهاویشتە گازی ژەهراویەکانیان بە هەوادا بڵاوبووەتەوە مرۆڤیش هەڵی دەمژێت ئەمە جگەلەوەی ئەو دەرهاویشتە ژەهراویانە هۆکارن بۆ شێواندنی چینی ئۆزۆن کە بە قەڵخانی زەوی دادەندرێ. ئەو غازانە طبعا خەڵکانێکن ئیسرادیەکەن یا ئەیهێنە وڵاتەکەەوە ئەمە ئەبێ لەژێر کۆنتترۆڵ و بەپی موافقات بێت لایانی پەیوەندیدار ئیجازەی با و ڕوخسەتی با بتوانێت ئەو غازە بێنێت. طبعا ئەو غازانش بۆچی یعنی هەیەی خراپە بۆ سەر طبقەی ئۆزۆن و بۆ ژیانی ئینسان و هەیەی هاوڕێی ژینگەی پێ ئەڵێن ئەوە هاوڕێی ژینگەیە ئاساییە ئەو کەسانە بەکاری بێن. طبعا ئەم غازانە بەکارێت لە کۆمەڵی ئەچیزەیە ئاجیزی وەکو سپلیت وەکو سەلاجە وەکو ئەو غازانی بەکارێت بۆ سیارە بۆ تەبریدی سیارە ئەمانە ئەم جۆرە دەورەیە کە کراوەتەوە بۆ دەورەیەکی تەواویە و هەروەها تەدریبیشە بۆ بەشداربووەکان کە بتوانن ئەو جۆرە غازانە کۆنتترۆل بکەن لە ڕێگای فەحسکردنی بە ئەچیزەی تایبەت. ڕەنگە لە ئایندەدا پەرەسەندەکانی تەکنۆلۆژیا هەڕەشەیەکی گەورە بن لە سەرژیانی مرۆڤاتی کە هەر ئێستا کاریگەریەکانی باندازەیەکی زۆر دەرکەوتووە بڵاوبوونەوەی نەخۆشیە کوشندەکانیش لە نمونەی شێرپەنجە و نەخۆشیەکانی سی و گورچیلە دیارترینیانن کە بەهۆی پیسبوونی ژینگە و کەمبوونەوەی ڕووبەری سەوزایی ڕوو لە زیادبوونن. ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.